پیجێک بێ، ئەگە فەیسبووکێک بێ، ئەگە تیڤیەک بێ، ئەگە کەناڵێکی ئاسمانی بێ، ئەبێ ئەگەر ڕادیۆیەک بێ، ئەگەر ڕۆژنامەیەک بێ بیسرا و بینرا و خوێندرا و ئەبێ ئاگادار بی لە چەواشە و لە درۆ خۆت پارێزی. کە تا ماوەیەک جەماوەر گوێ لێ دەگرێت دەتخوێنێتەوە بڕات پێ دەکات. دواتر کە زانیان ئەم هەواڵانە لەم تەلەڤیزۆنەوە لەم پەیجەوە هەمووی درۆ و دەلەسەیە، ئیتر خەڵک خۆ بدڵنیاییەوە ڕاستیەکان دواتر دەبینێ ئەو کەناڵە بە کاناڵە چەواشەکە بە تۆڕە ڕاگەیاندنە خۆفرۆشەکە دەناسرێ. وا لێ دەبا بە بڕوای پێمەکە لە فڵان شوێنە بڵاوکراوەوە، لە فڵان پەیجا بڵاوکراوەوە، ئێعتیباری نییە. ئەو کەسانی لە ڕاگەیاندنا کار دەکەن ئەبێ متمانەی خۆیان بەگران بەدەست دێت تا تۆ دەناسرێ لە ناو جەماوەردا. بەڵام بە یەک هەواڵی درۆ بۆ ئەوەی بە پەلە تۆ پێشتر بیگەێنی بە خەڵک بەبێ ئەوەی کەوا وردبوونەوەت کردبێ یەکسەر شتەکە بگەێنی بە خەڵک، دواتر کە خەڵک زانێ ئەو بابەتەوانیە بۆ جارێشکە بڕوات پێ ناکە. پاشان خاڵی شەشەم ڕیکلام، ئەو کەسانی لە بواری ڕیکلاما کار دەکەن. ڕیکلام باشە بۆ ناساندنی کاڵا و بابەتێک و بۆ ئاسانکردنی کڕینێک لەلایەن ئەو کەسێک کە پێویستی پێیەتی، بەڵام بەمەرجێک کاڵا بە پێی باڵا وەسف بکرێ، بە حەقی خۆی وەسف بکرێ. ئەنا ڕیکلامەوەتانەوەمان لێت فڵانکەش ڕیکلامی بۆ کراوە لە جاری جەماوەری بۆ زیاد بێ، ئەڵە بڕوای پێمەکە بەخوا زۆرجار من بیستمەڵا گەشتەکە باش بووە پێویستی بە ڕیکلام نەدەبوو. ئینا خۆی بە ڕیکلام هەبێ، ڕیکلام بۆ ئاسانکردن، بۆ ناساندن، هەم بۆ کڕیار هەم بۆ فرۆشیە، بەڵام کاڵا بەقەت باڵای خۆیان وەسف بکەن. ئەزیزم ئەوە کەسانی لە ڕیکلامە کار دەکەن. ئیتر شتەکە ئەوەندە زەخرەفەی مەدەیە کە دواتر کڕیار بینی جاری دووەم هەرگیز بڕوات پێ نەکاتەوە بڵێ ڕیکلامەکانی تەنها زەخرەفە کرابوون، تەنها ڕووکەش بوون، هیچ شتێکی ڕاستەقینە لە ئارادا نەبوو.